قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ بەردەوامی هەیە و لەم هەفتەیە دیارەکانی گەڕانەوەی ئەو قۆناغە بەڕێوە دەچن و نازنامەی چواریانەی گەیشتوو بە قۆناغی پێش کۆتایی پاڵۆنتێکە ئاشکرا دەبێ. سێشەممە لە کاتژمێر 10 شەودا دوو یاری ئەنجام دەدرێ، یانەی بەرشلۆنی ئیسپانی میوانداری پاریس سەن جەرمانی فەڕەنسی دەکات، ئەتلەتیکۆ مەدریدی ئیسپانیش ڕوبەڕووی بروسیا دۆرتمۆندی ئەڵمانی دەبێتەوە. بەرشلۆنە کە لە یاری چووندا لە دەرەوەی یاریگای خۆی بردنەوەی بەدەستهێنا بوو، هەلی گەیشتنی بە قۆناغی پێش کۆتایی زیاترە بە شێوەیەک کە لەم یاریەدا بە بردنەوە یەکسانبوون و شکست بە گۆڵێک بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان ئەو ئامانجەی بەدەست دەهێنێ. لە بەرامبەردا یانەی پاریس سەن جەرمان ئەرکی قورسە لەبەرەوەی پێویستی با بردنەوە هەیە بە جیاوازی 2 گۆڵ یان بە جیاوازی گۆڵێک و بردنەوە بە لێدانەوەک لاکەرەوەکان تا بتوانێت گەیشتن بە قۆناغی داهاتوو بەدەست بێنێ. بەرشلۆن و پاریس سەن جەرمان لە مێژووی چامپیۆنز لیگدا تا ئێستا لە 13 یاریدا ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە، یانە کەتەلۆنیەکە لە 5 یاریدا براوە بووە و 26 گۆڵی تۆمار کردووە، یانەکەی پایتەختی فەڕەنساش 4 بردنەوەی هەیە و 23 گۆڵی کردووە، لە 4 یاریشدا یەکسان بوون. لە هەمان کاتدانی ئەتلەتیکۆ مەدریدی ئیسپانی کە لە یاری چووندا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردنەوەی بەسەر بروسیا دۆرتمۆند بەدەستهێنا بوو، بە یەکسان بوون و بردنەوە ڕاستەوخۆ دەگاتە قۆناغی پێش کۆتایی یان شکست بە جیاوازی گۆڵێک و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان. ئەتلەتیکۆ مەدرید لە مێژووی چامپیۆنز لیگدا تەنیا 5 جار بەرامبەر دۆرتمۆند یاری کردووە، لە 3 یاریدا براوە بووە و 2 جاریش تووشی شکست بووە، 6 گۆڵی تۆمار کردو و 7 گۆڵی لێ تۆمار کراوە. لە بەرامبەردا یان ئەڵمانیەکە کە بروسیا دۆرتمۆندە دەبێت لە یاریگای خۆیدا بە جیاوازی 2 گۆڵ یان گۆڵێک و لێدانێک لاکەرەوەکان یاریەکە بباتەوە تا ئەم قۆناغە تێپەڕێنێت، ئەگەر نا بە هەموو یەکسان بوون و شکستێک ماڵاوایی دەکات.